بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و جارێککە لە بەرنامەی ئاوەدان بێ و لە ئەڵقەیەکی نوێ بە خزمەتەوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستانم ئاوەدان بێ ئەم جارە لە ناوچەی شەمهێرانە لە گوندی زمناکۆ. گوندی زمناکۆ یەکێکە لە گوندە کوێستانیەکانی دەڤەری شەمێران و سەر بە عەشریەتی شەمێرانە و هەروەها گوندی زمناکۆ کەوتۆتە ڕۆژهەڵاتی قەزای دەربەنی خان و هەرخۆشی سەر بە ناوەندی قەزای دەربەنی خانە. هیوادارم ئەمڕۆ ئەگەرچی کەشەکە خۆڵبارینە خۆڵبارینێکی زۆرە بەڵام هیوادارم بتوانین بەشێک لە جوانیەکانی گوندی زمناکۆ و ئەم ناوچەیەتان بۆ بگوازینەوە وەروەها لە ڕێگای بەرنامەی ئاوەدان بێەوە ئاشنا بن بە گوندی زمناکۆ. فەرموو با پێکەوە ئەمڕۆ لە زمناکۆ بین. السلام عليكم. شلونك قربان؟ باشي؟ بس شلونه؟ شكون باشي؟ چاشی؟ باب لێت بپرسم بزانم بۆ کوێچی؟ وڵای ئەوتر وڵاخانە تاوا بوون لە دۆشین تاوا بوونی سا دەریان نەکەم بچم بۆ شاخە و هەر ئەوە ئیشمانە دەیانبێ بۆ چۆ بۆ لەوە ڕاندن؟ وڵای تە بە شاخە و هەمووی تا خوارە تا بەحرەکە. لەوە ڕوشت چۆنە؟ وڵا باشە شکر الحەمدولیلە. یعنی مانگاکان هەتاکو ئێوارەکە یێنیتەوە تێرە خۆن؟ ئارە وڵا شکر الحەمدولیلە زۆر باش. ئارە وڵا. باشە. خۆت هەر شوانی ماڵی خۆتانی یاخود ئاوایەکەشە بێ لەگەڵ خۆت؟ لەم لا دیێما کەس شوان نییە. وڵا خۆشت شوانی نیرە. ئەژڵێن سەگەکەس زۆر دڕە نازانم کامانە. ئەوە ئەویانە کە ئەوە زەلامەگرێ؟ ئارە وڵا ئەگەر کەسی تەگانە بێ یەکە ناسە چییە هەر خۆتە ناسە؟ ئارە وڵا یەکە ناسە. باشە. یعنی ئەگەرسا تۆ تووشی ئەمە نەبووی تا ئەیگرتین؟ ئارە وڵا ئەگەر من نەبە لەگەڵ وڵای گرتن. باشە. تۆ ئەو سەگەی زایەکەیت؟ ناوەڵ. ئەگەر یەکێک زۆر تەکلیف لێ بکە؟ بەخوانی ناود لە نادانی. ئارە وڵا. باشە لەکوێ هێناوتە ئەمە یادکردن؟ وڵا ئەمیانی سێمانیشیان هەر توین لێ قەڵازی. سەگی خەڵاتزێ سەگی قەڵازێ بەناوبانگەن. شێوازەکان نەزانی چ شێوازەکە؟ وڵایەتەوە هەوشارە ئەمانە هەر جیاوازن. دەی باشە دەست خۆش بێ با زۆر کاتت نەگرین. دەی سوپاس سوپاس دەکەین. کاک فایق سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. کاک فایق لەم منتیقی زمناکۆی ئێوەیە هیچ ساڵێکی تر ئاوە بەقەدەر ئەم ساڵ خۆڵباران ئەوانە هەبووە؟ وڵی بڕان پێ بکەی نازانم لەم لە ساڵی ئەم دوایەوە ئەم خۆڵباری نەبووە پێشتر نەبوو کەس نەیبینیم ئەنە وڵا. باشە کاک فایق جەنابەت لەم گوندی زمناکۆیان لەدایک بووی؟ بەڵێ. ئەی وەختی خۆی لە سەردەمی بەعسا ئێرە تەقبان بەتەشی داگیرا و دەیەکە وێران بووە چوونە کوێ ئەو کاتە؟ تاوان ئەمە لە سەرەتای شۆڕشی ئەیلول بابنی دەست پێ کردووە لە ساڵی 60ەکانەوەی تر لە 61 لە شۆڕشی شەکداری دەستی پێ کردو ئێرە ناوچەیەکی شاخەوی نزیک بۆ لەستەری دەربەنی خان و تر بە حتا شوێنێکی استراتیجی بووە حکوومەتی عێراقی زیاتر پەلاماری ئێرەی داوە چونکە یەکەم دێ ئێرە سوتاوە یەکەم دێ ئێرە کاول بوو خەڵکەکەی ئاوارە بوون لەم گوندەکانی دەوروبەری سنوور زیاتر خەڵگرتاوە خەت 63 وادام خەڵک ئاوارە بۆ چوەتە نیوەی چوەتە ئێران و بۆ دیهاتەکانی سەر سنوور ئەڵبەت. کاک فایق
جەناب لە چ ساڵێکەوە هاتوویتەوە لێرە خانوت کردووە لێرە دیسان نیشتە جێبوویتەوە لە ساڵی 92 تەبان ئێمە لە 1970 داگیرین ئەم دێ داگیرە ئەم دێ وازان مێژووی ئەم دێ لە 64 دێکە جارێ سوتاوە لە 67 سوتاوەەوە لە 74 سوتاوەەوە لە 78 بارکە یەکجاری داگیران چونە ئۆردگا زۆر ئەمریەکان ئێمە دوای ئەوەی لە هەڵەبجە بووین دوای پێش ساڵی پێشی مایەکە ڕاپەڕین هەڵەبجە تەپەن ڕاپەرینێکی ساڵی 87 خەڵکی هەڵەبجە نیوەی چوە ئێرانەوە چوە ئۆردگای سەریاس و ڕوان سەر و ئەوانە یەکی ئەمە یەکێک بووین لەو ماڵە نەخەکی ئەم گوندە ئێمە زۆربەی چوەتە ئەوێ هەتا 92 گەڕاوەتەوە با بزانم لێرە ئێستا مەشغوڵی چی لەم گوندی زیبناکۆیە وەڵی زۆربەی خەڵک مەژغوڵی ئاژەڵداری و چۆنەڵێ ئیتر ئێرە شوێنێکی کشت و کاڵی نییە وەز بە زۆری ئاژەڵداری شوێنەکەشتان تۆزە ڕقەن و بەرداویە با بزانم بۆ ماڵاتداری بۆ حیوانداری بۆ چی ڕاگرن بۆ ئەم کەژوچێەوەی ئێوە بۆچی باشە وڵی لە ڕووی ئاژەڵداری بۆ هەموو نەوەکانی باشە ڕەنگە لە بەرچای ئەوە شاخایی ئەوانە بردوڵە بەڵام شوێنێکی باشە نەرمانە خۆ گڵە ڕەشەیە خۆی لە ئەسڵا شوێنێکی نەرمانە شوێنێکی باشە ئاودارە فێنکە نزهارە لە ڕووی ئاژەڵداری و بۆ مەڕ و بزن و وڵاغداری ئەوانە باشە سوودی باشی دەیەکەتان هەمووی بە ئاژەڵداری و خەریکە یا شتی تریشتان هەیە وڵای هەر ئاژەڵداری و تر هەندێکی باغداری و ئالەوا بەدە باخەکانمە ئەوەندە نێ چۆکە ئاو خۆدەدای ئەو کەمی کردو ئێستارە وڵاش سەرچاوی ئاوتان چییە کانیە چییە کانی ئەمە چەند کانی دوکانی ڕێسیمانێ ئاوی باشەوێ زیاتر خەڵکە لەو دوکانێ ئیسفادەی کرد ئەی ئاژەڵ بازام چیت هەیە وڵام ئێستا چونکە خەڵک شوان تۆسی زەحمەتە لێرە خە شوای ناکار وڵاخ زیات وابزانم شوانیشی ناوێ ئێرە کەژوکیەوەکە هینە ینی زیانی و شتانی لێ نییە ڕەنگە مانگاکان لە ئاوایەکە دوورخەنەوە و دوای بچنەوە بیانێنەوەتەوە تابان ئێرە بەڵام بەشی خۆی کشتتوکاڵیە شوێنی بڵێن کشتتوکاڵی هەیە بۆ کێڵانەوە بەڵام ئەوەندە نییە خەڵک بیکێڵێ و دەبێت تەلبەنیکەی و دوای ئەوشە خەڵکی دیەکە زیاتر مەژغوڵی ئاژەڵدانی ئەمەش تۆسی ئەومان کە ڕێعاتی خەڵکی دیەکەکەین ئەزەکان ناکێڵین زیاتر بۆ خۆشمان باشترە عزیێتمان ناک خی گەورە مەفەقتان کایخوا سپاسدانەکە چاوەکەم دادادی بەسەلام عەلەیکوم سەرچاوەکەم بەخێر بێنیخوا سەرچاو سپاس دەکەم باجارە لە مەشکەکەەوە دەست پێ بکەم مەشکەکەت مەشکێکی کارەباییە دڵم خۆش بوو کتم لێگەڕێ ئیشەڵا مەشکەی پێستی هەیە چۆن گوێەکان مەمەسمەوە کوتمان ڕەنگە ئی پێست بێەوەی خەدی ماواژ خەتای ئەمە بوو کەرەکەت زۆر شل ببەوە ئەرەوەڵا خەتای دەمێک بوو ژاند بوت ئارەوەڵا لە سعات پێنجنیوە منە مەشکەم ژەندووە بەهادین ها مەشکەکەم ژەندوو بینیم کەرەکە زەردە کەرەی حیوانی وەردوازام سپێمان کرێک بابزانم ماز یاخو شیری حیوانی ورد یا ئیمانگا کەرەی زۆرترە ئەکمانگا سەری زۆرترێک زۆرترێکە لەبەرەوەی شیرەکەی چەورترەوەنی چەور تۆ پێم بڵێ ئێساوە کەرەکە جیاکەیتەوە لە دوێەکە ئەی دوێەکە چی لێت دوێکەکەین بە دۆشکەوەی کەم کەشک و باشە ینی دوای جیسان سەر ئاگرێنێتەوە ئیکوڵێنیتەوە خەم سەراگر ئەی شیرێژەکە بە تەڕی هەڵ ناگری با بە تەڕی هەڵیەگرین و بایکەین بە کەشک و تۆ پێم بڵێ کەشک تۆ بە سوێری دروستێکە یا سوێرینە جاران ناگووە گە سوێر نەبێ خراپە بێتەوە ئەی چۆن بەبێ خوێ دروستێکی ئامە بەبێ خێوشکەکەینەوە دروستێکی باشە باشە ئەی بابزانم چیتر دروستەکەن لە بەرهەمی بڵین شیر و هینەی مانگا بەرهەمی دروستەکەین و ماسی لێ دروستەکەین و دۆشکەی لێ دروستەکەین و پەنیر چەند نوعێکی هەیە بابزانم ئەوەی ئێوە پەنیر سەلکەکان دروستەکەن سەلکە تەڕەکە هەر سەرکە سەر تەڕەکەی جاران هەوێنێکی تایبەتی هەبوو ئێمە دایکێمە هەیە نێگرت و ئەی کردە مەشکەی قەدیمەوە مەشکەی پێست نازام شیلاوێکیان پێگوشتی چوان لە هینی حیوان دروستەکرێ لە هەوێنی بەچووی کار و شت هەنی حیوان لەوانە دروستەکرێ خۆشیان تۆ بە خۆت مەشکەی پێست نەژاندووە بابا زۆر جار ئەی بۆچی ئێستا مەشکێکی پێست دروست ناکردووە حیوان مۆدی نەماوە ئەرە وڵاتر کارەبایەکە هەیە ئەوە چاکترێکش بەڵام ئەی تاموبۆی پێستەکە ئەو خۆشترێکە دوی کوردیە تۆ بیرت ماوە مەشکیان چۆن خۆشە کرد
ئەتوانی بەم باسکەی ئەی ناوەڵان بەرەوەڵ ئەتوانم بەزیتر نازانمەوە خۆشەکریا ئاسانە ئاخر بەچی خۆشیان نەکرد بە جەوت و بە خوێ و بە تۆکڵە هەنار و ئەی بەچی تووکەکان لێ کردەوە دایانەنیا خوێیان لێ کرد تا دووسێ ڕۆژ بۆ نیە کرد کە بۆ نیە کرد یەکسەر ئەوەدایەنە ماڵی تووکەکەی لێ بوو باشە بە گوێزان لیانە کردەوە یا بە گوێزانە هەر بە دەست ئاوا لیانە کرد ئەی ئەوەی کە هەڵیان نەخنی و ئەوە نازانم هێندێک گەنمیان تەیە کرد و بۆ شتم ناخنیۆ لەبەرەوەی کێشی بێ و گەورەتر بێ و چاک باشە ئەی دووکەڵشیان نەکرد جارێ ئەیان کرد بە دارا تا دووکەڵی خوا لە جێگەی نانوشتاکان نانیانە کرد بە داروشت ئەی دوایی چۆن نەرمیانە کردەوە نەرمیانە کردووە ئەیان شۆرد و پاک و بختە و تەمیس و ئەو دۆ شتێت هاوی خۆش باشە ئێستا ئەگەر بڵێن خۆزگە بە ڕابردووە خوازی یا ئێستا ژیان خۆشترە وڵای سا خۆشترە کە ئێستا ژیان بوو ئەوسا هەر ژیان نەبوو پێم بڵێ جگە لە مەشکەژاندن و بەرو ماڵ و حیواناری بڵێن ماڵەداری ئیشی لەم دەیە چیت کردووە وەکو چی توزانم ئەگەر زرعاتێکتان کردبێ ئەگەر باخداریەکتان کرد وڵا ئەوانەمان نەبووگەیم ئەی چێ و مەزانین چوونە چێ و ئەوە مە کەژوکیەوە دایما مە کەژوکیەوە لە کەژ و چێ و چیانە کرد هەوار بڵێن کوێستان و تەمەنی ئێمە نەبوو ئەوانە هەنی باو کودایکی ئێمە بووە بە تەمەنی ئەمان بەس بە تەمەنی ئێمە نەبوو باش با بزانم ئەم ساڵ چوو بۆ کنگران ئای چۆن هەرە وەڵا ماتێقەکەتان کە بەس کنگری هەیە یا شتی تری هەری هەیە تۆڵەکەی هەیە گەبڵەی هەیە گنۆڕی هەیە ئەرە وەڵا ئەو شتانەی هەیە هازی هەیە خخوای گەورە لە شتان ساخ دەی یاخواتۆی باخێت بێ سەر چاو کاک ڕاز با لە جلو بەرگەکەەوە دەست پێ بکەم چۆنە ئەم شێوازی جلو بەرگار خۆت حەز لێتی بە چ مناسبەتێک ئاوا ئەم جلو بەرگە و دووریوە و لە بەرت کردووە وڵای هەرۆک و بۆنێکی کوردەواری وەرە گوزری کوردەواری ڕەسەن و در ئاوەها ئیرمان کرد تۆ دایمە ئاوا جلی کوردی لەبەرە ئەو شێوازە لەبەرە یاخود ئەیگۆڕی ئەیکەی بە جلوبەرگی تریش لەبەرەکەی هەمیشە پێشتر جل و شتی دروام نەیەکە هەر شەڕواڵ و کراس و تەقریبی هین و بەس سادە حەزم بەخۆی بۆم جران دروست بۆ جلی کوردی بابزانم لە گوندی زمناکۆە تۆ ئیشوکارت چییە؟ وڵی هێر وڵاتداری و خەریکەوین و در خوێنەواری و در ئاوا یەک دو ساڵێک وازمانە خوێناریەکە ئینشەڵا وەتەمام گەڕێن و تۆ لە چ قۆناغێکە وازت لە خوێندن هێناوە؟ وڵی پۆلی شەشم تاو کرد دەرەجەم هێنا بەسەر مەجار نەبوو زروف نەگونجیا بڕۆم و بۆ خوێندن و شت زروفمە بەسەدەوەیە کە جۆرێک لە ژیان قورس و فەقیری و ئەمانە نێهێشت وڵی وەکو ژیان قورسی وەکەوەی کە ئەم دو سێ ساڵەتر وشکە ساڵی بوو وڵاخێکی زۆرمان لەلا بووتر ژیانی نادیە قورس بوو تا حەدیێتر وێ یارمەتی ماڵم داشتان چوومەتۆ در بەتەمان ئینشەڵڵاگەر ساڵاتر بگونجێ ژیان ئەم بچوومە بۆ دەوام وڵاخاری بەس ڕەشە وڵاخە هەر وڵات لەم نادیە بەس ڕەشە وڵاخ و خێوەکری هەرەوەڵە حیوانی وردەوشت کەمە خێوەکری و خێو ناکری ڕەشە وڵاخ ئەرچی هەیە بە زەحمەتە وڵی لەم رادی ئەما زەحمەنێ بەبێەوەی خەلە و شتی بەرەڵا و شتیتیانێ وڵاخان بەیانی خۆیان نەچنی ئاورەتێن و ئاوای بابزانم ئەگەر لەو چێوە بەبێ ساحەب ینی بەبێ شوان مانگایەک بزێ ئەی گۆلکەکەی چی لێت ئەی چۆن مەسەن سەرپەرشتێکرێت خەڵکەکەی و پێ قەرەباڵ خەو کەژەکەی هینە خەڵێکی سەر پێزانێ خەڵکی دیاگەدارەکاتەوە تر ئاوە هەی ئێستا گەر جواب بۆ تۆ بنێرن بڵێن مانگایەک زاوە چۆن دەچی چۆنە هێنیتەوە دەچن هەڵم تێنوە لەو شوێنەوە وا لی زاوەڕم هەڵێگرم تێنمی و بۆ لای ماڵەوە مانگا بزێ بە چەندێک بەچکەکەی پێگرێ چەندێکی پێێت وڵا هەر ئەو دقە پێگرێ زۆر خۆشی تێرێتیەوە مانکە دەی خۆیاتێتەوە بۆ ماوە ئەی بە چەندێکی پێچێت تاکو لە دایکی هەڵەکەوێت گوانی دایکی ئەمژێت وڵی هەر نیو سعاتی سعاتی ئاواتر خۆی هەڵەسێتەوە گوانی دایکێ میشێ و هەرکو تابانەوە کێوەکان واسەر و وڵاخە کێوەکان هەر وەکوانە گۆشەوە خۆی و ئەگە ئینسان دەست ئینسان نەبێ و سروشتی نەبێ خۆی ئەوە پێگە تا چەند پێت خۆشە بگەڕێتەوە بۆ خوێندنەکەت وڵی خوێندنەر خۆشە بۆ ئەوەیش نەبێ کە دامەزراندنی یا شتێ نەبێ هەر بۆ عیلمی خۆ و خوێندنەر خۆشە باشە بابزانم بەتەما کوێیت لە چ شوێنێک وەرگیراوی بەتەم ینی ناوت هاتۆتەوە یا مەسەن بۆن منە دیسان دەست پێەکەیتەوە وڵا لە بۆری شەش دەرەجە هەفتاوەشت و نیو لە چەند سەماڵ ناماتوە لە کاریگەری گشتی لە کارگەری گشتی ناماتوی تر لێودان بەزان بۆ مامۆسای کۆمەڵاتی پەروەردەی بنەڕە سلێمانی
هێتر لێوە ئەگەر خوا بیکە و ژیا بم و جێتاویەکە مەگەر نەش گونجا دراسایە بۆ خەڵک سەرکەوتوو بی ئینشاڵڵا مەمنون. بەڵە خۆشەویستان لە گوندی زبناکۆین ئاوەدان بێ زبناکۆ کاگاسین وتی منم ماتۆڕە داگرسێنم تۆش سەرکەوە لەگەڵ ماو کاگاسین بۆ کوێمە بێستا وڵا بم تا ئەو سەرە و یینەوە باشە زۆر باشە چکە ئەبێ بە هین بە ماتۆڕیشکەین لێرە وایە وای وای باش زۆر چاکە سەرکەوە بسم الله خۆ ناکەوم ناوەڵا ناکەی بۆ ئەی ئەبێت شوێن قاچی هەیە ئاوەدان بێزم ناکۆ نهی نهی یعنی خۆش بوو سلام علیکم عليكم السلام ورحمة الله يا أخوة بخير سپاس دەکەم ئەو تۆ بە تەمانی ڕوو بکەیتە لای من تۆ برا بێتاقەتی خۆڵباری نەکەی ما شاء الله نولا بس يصير بۆ بەرنامەکە کەمێن زەحمەتە نا مشکلە نییە ئینشەڵا باش دەرەچێت بەڵێ تۆ پێم بڵێ دوو بابەت هەیە دوو بابەت جا یا هەر دوو بابەتەکەمان بۆ باسکە یا حڕێتە دەدەینێ لەوەی یەکی چەند باسکەی یەکی چیان بابەتی کێبڵەکەیە ئەوەی تریشان بابەتی کلیلەکەیە بابەتی کێبڵەکە و باسەکەم کلیلەکەم بە باز ناکەی لە وەختی گرانیەکە لەگەڵ دایکمان چوون بۆ شاخ هێتر دەوری 3 مەتر 4 مەتر کێبڵە بوو بەسەر ئەو شاخۆ گیرا بووە تقریبا 15 مەتر لە شاخەکە ناو شاخەکە بوو ناوڕەکا بوو وڵا عەرگ لێکرەوەی بەجاقم کوێرە و کەس دیێ بچی ئەم کێبڵە داگێ و مزی تایە و مزیش قیمەتێکە لە گرانیەکە هەراودی بەگوێ تعلیقێدا وڵاوتم بەخوایە بە بچمە سەرەوە ئەو کێبڵە داگرم شێ بکەمە خۆم وڵایتر چوومە سەر زۆر چوومە سەر 15 چوو سەرۆ 15 مەتر کێبڵەکەم لە شاخە ناو شاخەکە بوو ڕامکێشارم دایە ئەوە کێبڵەکەی هاتە خوار کێبڵەکەم بدا خوار و خۆشم ڕێم نەبوو بێمە خوار هەنجی عادەتی وایە هەنجی لە ناو شاخە سەوزە بێ هەردوو قاچم نیا بە کەژەکە و دەستم گرت بە هەنجیرەکە هەنجیر بۆ لە بێ کەژنەی تقریبا کێبڵەکە بای دوونیەوە بوو دوونی و وڵا گوێم بێ و هەنجێک لە ڕژگا و کیفەم کرد کەوتمە خوارەوە دایکم گوێ لێ ودی پێشنا لە ڕێی خواوی تقریبا ئەوەم دوونی و زەرە ماگرت تۆ بزان مەوزوعی کلیلەکەشمان پێ بڵێ وڵای مۆزیعێک لەگە ماژی قسە مەوزوعی کلیلەکە کە خراپیش بایە ماڵێ کێبڵەکە دوونی و زەرە ماگرت کاگاسین با بزانم تۆ جەنابەت ئێستا نیشتەجێ ئێرەوە نیە بەڵێ لێرەوە بە چی و مەشغوڵی والله بە وڵاغداری و مەشغوڵی زیات و تر خۆ فەلاعەت و شتی وای تیانێ بەس وڵاغداری وڵاغداری بەس ڕەشە وڵاغت بەس ڕەشە وڵاغ بەڵێ بەس ڕەشە وڵاغ بەشی ئەوە کە ئینسان لێرەوە پێوی مەشغوڵ بێت بەخوا نەوەڵی بەش ناکە مەگەر یەکێک مەعاشیە بژێکی ژیانی بێنەوە نەوەڵا بەش ناکە چونکە ساڵی جارێک گوێرەکەیەکی بێ بدانی ساڵ بۆ ساڵ تۆ بزانم مناڵەکان لە مەکتەب نین بەرەوەڵا مناڵەکانمان لە مەکتەبن هیچێک لە ئافاتەکانی ئێستا مەوزوعی مەکتەب و خوێندنی مناڵە وردە وردە کە ئەچنە قۆناغەکانی سەرەوە مەسەلەن 6 و ئەوانە یا مەسەلەن 12 یاچنە زانکۆ ماحەیدەکان هین نییە ینی ناتوانانی لە دێ بمێنیتەوە زۆر جار ئەوانت بن بۆ شار تۆ هیچ کام لە مناڵەکان نەکەشتونەوە قۆناغە وڵایی گەشتنەوە قۆناغە و بەزێشتا یەکێکمان ساڵێکە تاژیری کردووە بۆ زانکۆی سلێمانی بەرەوەڵا بەس نیازم نییە وەکو خۆم بچم شوێنمانی تیان بینین و هەرەوەڵا خانوشتی وامان نییە شارە ئەی چەندێک دڵ خۆش ئێستا لە زمناکۆ کە لێرە ئاوا تۆ واز لەو بێنە ئەمڕۆ خۆڵبارانە بەس شوێنەکەتە ماشڵە خۆشە خۆشە و
دڵمان پێ خۆشەوتر لەمە زیاتر شوێنیشمانی بۆ بچین دڵمان پێ خۆش گەورە مەفەقتان کە خۆ سەلامەتی کاکەم بیامە قوربان گەشت بین چۆنیت باشم گەشت بین چێ تۆ ناونا گەشت بین وەڵا باوکم باوکت تۆ حەزت لە ناوەکەی خۆتا بەڵێ ناوەکەت ناگۆڕیتەوە نە تۆ ئەم جلە جوانانە چێ بۆی کرد هەڵا دایکم تۆ زانی جلەکانت ڕەنگەکانیان ڕەنگەکەی چۆنە هەموو ڕێنێکم هەیە ئەم ڕەنگەی کەسا لە بەرد کردووە چ ڕەنگەکە هەمووەر مۆرەوە ئای لە پڕتەقاڵیش ناچێ نە ئەم سەرپۆشە جوانە چێ بۆی کردی هەڵا دایکم ئافرین تۆ کچێکی عاقڵیت با بزانم چوویتە مەکتەب بەڵێ لە پۆلی چەندی یەک بۆ دوو دەرەچم ئافرین تۆ تەلەبێکی زیرەکی بەڵێ لە چوانەیەکا زۆر زیرەکی لەوانەی کارەمەی و ئاینە لە ئاینە زیرەکیت ئادێ شتێکی ئاینم بۆ باس کە بزانم چیت لەبەرە چی لەبەرە ئاەتێک بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم ولا الضالين آمين گەشت بین تۆ نوێژەکەیت با بزانم نوێژی مەغریب چەند ڕکاتە نزل مغرب ئێوارە سێ تۆ کچێکی زۆر عاقڵیت جوانش خۆت گۆڕیوە بە بۆنی چیەوە خۆت گۆڕیوە وڵا بەبوونەی بەرنامەوە ئەم بەرنامە ئافرین بۆ تۆ ئافرین درێژ بی عاقڵ قول بە سەلام عەلەیکم عليكم السلام ورحمة الله يا أخوة بخير بين السرشة سپاس دەکەین وازانم لەناو نازم مەشغوڵ بووی خەریکی باخوشتەکەت بوو وازان لە ئیشمان کردی نایمانی نا والله مشغولي يا رب بعزي والله ما شو مسريكم ليدان وقريب گەورە سەلامەتیکە یاخوا لێرە وڵاق شوانی ناوێ نا بر الله والله بابزانین ئێستا زبناکۆ چەند ماوە والله تقريبا لمو في استمالك وين بس السكن وين تقريبا هو بس بينج مالك ینی ڕوو لە چۆڵیە والله وزن ينزلوا في زمانك خلقك أقوري لەبەر چی ئەگەر بڕوە بۆشە أشيد وشار كم دسير روتيك ناشاري روكيت ولادك يخوتو بروتو بويا حيواني والله شتيك برهم بيني بو معيشتي معلوم جوانە جاروە کەم دەستی و جۆرێک لە هەژاری لە شارەوە دەتێنێ بۆ لادێ ئەی لە لادێەوە خەڵک بەرەو شار چی ئەی با بەرەو شار والله لاديك جوا درك بدري ناري لمو فيش خلق لا شارع بو أيو أشمو بولاديك دو ما أسينم شيركي أخوم كريكي أخوم دوكي أخوم هل شوني بيخوا قوري وجي أنا كبريكم إسا فرق شارو لاديك نما وابوي خلقك شتو بشار بو مصرفك شهاري بي لادي بي مصرفك وكو خوي قران بو لسربان ئێمە زانی کە ئەمە ئەشێکە لە گوندەکانی شەمێران تقریبن ئەگەر ئەوە حسابکە یەکەم گوندی شەمێرانە عشیرەتی شەمێرانن بەڵام بابزانم دەیەکانی دەوروبەرتان ناوی چییە دیەکەی دەوروبەرمان وڵوەر کۆکۆی دەنگەورە وەرمن کانیکەوە دۆڵی ناوحەو وەشی ئەحمەوەک تووڵەبی دڵف بەشی فێرک ئارەوان و مامەشە هیچ بوون وەختی خۆی بوون و ژێری بەحر ئەوە نەما باوەڕەکەی من ڕۆژنامە نووسێکم زۆرە گەڕێم یەک دانە لەو ناوانم نەبیست بوو جاتەوە ئەگەر ڕۆژنامە نووسی بۆ نەوبیستوە لە بەرچی نەوبێت خەڵک بۆی باز نەکردو یان خۆ تالب نەبووی پرسیار بێت من ئەزانی چی ئەو ئاعترافەشم بۆیە کرد کە بەحساب من زۆرە گەڕێم کەسێکم شارەزاشم بەڵام عنی ڕێگام نەکەوتەوە ئەم منتیقی مشکلە نیە ئەوە تەزیل بووە تۆ با لە نێواندی قسەکانمان قسەیەکی خۆشیش بکەین شتێک هەیە لە کوردەواریە بەکار هێنرێ ئەڵێن وەڵا پرسە گورگانەیەکیان پێکردوێن نانە مەتەڵنا نەوەڵا مەتەڵ لەم بەرنامەیە باسی مەتەڵ ناکەم بەس شتێک هەیە پێڵم پرسە گورگانە من بە دوایە چم بزانم پرسە گورگانە لە چیەوە هاتووە قەسەمە گورگانە یان پرسە گورگانە
گورگانە خەسکانە گورگانە شتێکیانە هاورد ئەوە ئەخسە بەری هەردوو پەنجە شتێکیان ئەخستە ناو شتەکە زوانی بووە بۆی ئەگەر کوڕانە دەرهاور ئەو شتە و دەرهاورد ئەوە زیرەکی ئەگەر نەوێژ بیگرێ جوانە بگرێ گورت فریاکەوتی دەری جوانە بێری ئەگە نافریانەکەوتی زۆر ئەگرێ و نایڵێ جوانی بڕایتە تابان ئەمە پرسە گورگانە لە ئەسڵ ئەمەیە قەسەمە گورگانە ئەوەیە کە وەختی خۆشتێکیان ئێستا باوەڕکە پەڕۆیکی لێ بۆیە عملی ئەمان کردم گو کاکە وەرم ئەس تۆ کاکە هینێکمان بۆ پاکە پەڕۆیەکمان بۆ پێ نا من زمانی من بگرە کامێرەمانێکت بۆ دێرم کامێرەمانێک بۆ دێرم تەمان ئەوە زۆر دانی زۆر خۆیەتی تەمان کەم کە زەیزانێەوە کام کە زەیزانێ ئەو قەسەمە گورگانە بازی مەسایلی دنیای و عشایری و هەڵستان و دانیشی کەمێ زیرەکە شتێکی وەکو دەسڕێک شتێک ئانیە خاولیەک بێنە بێنە قوربان ئێستا بینەرانی خۆشەویست ئێستا ئێمە قەسەمە گورگانەکەین بۆی بە عملی پێتان بڵێنیانەوەی کە لە هەندێک شوێن پێڵم پرسە گورگانە بۆی بزانن چییە ئێستا خەسەمە گورگانە ئەخۆن بە یەک قسەکان باشە ئێستا باو قەدیمان وتویانە قەسەمە گورە قەسەم زۆر باشە ئاوا برا ئاوا شتێک ئەخەیتە ئەوێ ئەیترێت شتێکە بۆ شتێکی سوود ئەگەر زمان و شتەکەی گورز دەرهاوت باشە دەری نەهاور جوان تەگرم دێ زۆر باشە ئێستا تۆ ئەخر تۆ عزیێتم مەدە بەس نا کاکە تۆ بۆم بکە تۆ سەیری کاکە زمانم بگرە بەس زۆر عزیێتم مەدە باشە دێ هەڵەسا بیکەرەوە بیکەرەوە قەی ناکە بەس تۆ ئەزانی چی ئەگەر گرتت زۆر عزیێتم دڵم نایزوان دەست خۆش بێ زۆر باشە با بچینەوە سەر مەوزوعەکەی خۆمان دەست خۆش بێ ئەمە معلوماتێکی زۆر باشە خەڵک ئێستا نایزانێت ئەم قەسەمە گورگانەیە ئێستا ئەمە خسمانەوە سەر ئەسڵەکەی خۆی باشە پرسە گورگانەش هەر ئەوواکەوێت باشە تۆ پێم بڵێ لەگەڵ قەسەم ڕاستە قەسەم ینی سوێند باشە لەگەڵ دەیەکانی دەوروبەرتانە تەباو الحەمدولیلا سواز بۆخوا هیچ مشکلەیەکمانی ئەو دیانێ دەوروبەرتان ئاماژەیە یاکەن سەردانی یەکەکەین سەردانی نەخۆشەکەین سەردانی تەعزیەکەین ئەوانیان ئێمە ئەین هیچ مشکلەیەکمانە لەخوا بەزیابی زۆر باشە ئەی تۆ ئەو دیانێ دەوروبەرتان هەمووتان یەک عشیرەتن وەکوکوێ مە بەسم وە ئەو دیانێک ئێستا خۆ من ناوەکانە نازانم ئێستا شەمێران جیای عشرەتی تاوگۆزی جیایە تاوەزی ئەوتا لەو دیمان و مۆرتکەیە سەرشاتەیە بانی بۆڵانە کانی ژەنانە تقریبن ئەیتر ئەلو زارێنە نا پشتی ژەخوا بە پشتە و گمە و پشتە و ئاوەتا ڕۆتە چواردارن باشە تۆ ئەم گوندەی ئێوە زمناکۆ بە ناوی شاخەکەەوە یا شاخەکە بە ناوی دێەوە زۆر سوال کراوەتیانە وەنایشتی بە گوندەکە دەڵێن شاخی زمناکۆ زمناکۆ یعنی شاخی زمناکۆی شاخەکەی نی زمناکۆیە ئای زمناکۆیە پەرخی بەس وە بزانام دەیەکە بە ناوی شاخەکەەوە یا شاخەکە بە ناوی ناوی دێکەوەی شاخەکە مڵکی ئەوەیە بەڵێ بەشێلێکی لەم سەرۆ بە خەڵکێک هەیە گوێی واقسەکانمان لەوە چی پێی ناخۆش بێچون کە ئەمیاڵە ئێمە حدودی دوو دێ وەکو ژاڵە ناو منتیقەی ئەودی و شەرەوانی گۆرای وارماوە نەک شەرەوانی عەفوو جا لەگەرا بەش کراوە بەشێکی کەوتوتە لای ڕووی ئەوان و بەشێکیش کەوتوتە لای ئێمە تۆ ئەلحەمدوللا پیاوێکی دنیا دیدەی تۆ پێم بڵێ هیچ ساڵی بەقەدر ئەم ساڵ خۆڵباران هەبووە بووە زوو هەر بووە بەس بەو خەسیە ناوەکەی ئێستا ئەزانی بێبارانیەکەی چییە کۆرە خۆڵەکە چیە مەسەلە بێبارانیەکەی تۆ خۆڵی وڵاتی خۆمان نییە نعینی وڵاتێکی دوورە و خوا تێرێتی آخر کاگە ئەمە دنیا خوا شۆریاگۆ باران شۆدیۆ خوالی و ئەو خۆڵە حەڵەکە تێرێتی شوێرەکەی بۆ پڕکات و ئەیش ئەم خۆڵە بۆ دار و درەخت زەردیە ناقازانجی هێ و زەرەی نیە وەکو کو دوای ئەی بۆ هین بۆ شیرینە بۆ شیرینە زۆر چاک ئای خەڵک لەگەرا شیرینە دەیەکرد زەراعات بامێ تەماتە خەیار ئەمانە ئەڕێ خۆڵی پیا کرد خۆڵی وردیە کرد و ئەیکرد قەی بە خایارەکە وەقەی تەماتەکە بۆ ئەوی بیپەڕێنی سەلامەتێکی یاخوا سپاس دەکەین بۆڕێ من سپاسیەوە کە بیاخەوە بەخێر
بەڵە خۆشەویستان ئەم گەنجە بەڕێزەی لە لامانە کاک بەهادین زبناکۆیی تەمان لە سوۆشال میدیاوە سیریەکەی کە سێری فەیسبوکەکەیەکەی ماشەڵڵا پڕی کردو لە وێنەی جوان و دڵگیری گوندی زبناکۆ و هەستیشەکەم کە وەلایەکی زۆری هەیە و زبناکۆی زۆر خۆشەوێ بۆیە ئەمڕۆ ئێمە تەوان هاتووینە گوندی زبناکۆ جارجارە هەڵبەست و شعر و ئەوانەشی داناوە لە هینەکە لە ئەکاونتەکە کە هەیەی پێم خۆش بوو کاک زبناکۆ ئەمڕۆ لە نزیکەوە جەنابەتمان بینی زۆر خۆشحاڵین دەشمانەوێ شتێکی وامان پێشکەشکەی کەیتر زبناکۆ بەو شیرینی و بۆ جوانەیە کە بە خۆت لە ڕێگای سوۆشال میدیاوە پیشانمانەیت و ئەینێریت هینەکەش بابەتەکەی تۆش ئاوا شیعرەکەی تۆش ئاوا بۆ شوێ شتێکی ئاوا جوانمان پێشکەش بەناوی خوای گەورە و بەخشندە ئەمڕۆ پێ خۆشحاڵم کە ئێوەکو بەرنامەی هەواری ئاوادان بێ کە لە کەناڵی پێمە هاتون بە گوندەکەمان زۆر خۆشحاڵین ئێرە گوندی زمناکۆیە گوندێکی کوێستانیە گوندێکی شاخاویە کە 1325 مەتر تا 400 مەتر لە ئاستی دەریاوە بەرزە هۆی جوگرافیا و ئاوادانبوونەکەی و کە جوگرافیایەکی استراتیژی هەیە کە شوێنێکی کوێستانەیە سواز بەخوا شوێنێکی خۆشە من زۆر جار بەهۆی خۆشی جوگرافیا و شوێن و مەکانەکەی بە جارجار کۆپرشێرێکی پیاکەم بە فەزلی خوا ئەمەش فەزلی خوای گەورە کە هەندێک جار بەهرادات هەندێک مرۆڤ کە هەندێک شت هەیە لە ناخیا کە دەری بەڕێ کەواتە ئاوادان بێ زبناکۆ ئەمەش کۆپلە شێعرێکە کە بە نووسیومە بەناوی خوای بەخشندە و میهرەبان بەناوی خودای گەورەی باڵادەست کە بەهرەی داوە بە منی هەڵبەست شاخی زمناکۆ لێ بە قوربانت بم شاخی زمناکۆ هەرچەندە گوند بووی بەڵام جوانی تۆ پڕدار و کانی بەهەشت بووی بۆ من چەمی بێپرد بووی لە ئاستی دوژمن هەرچەندە جێگای باپیرانم بووی جێگای دۆستان و ڕەفیقانم بووی چەند جار ئەیان ویست تۆوت نەیەڵن بناغە و جێگا و ناوت نەیەڵن نەتەوەکەت و خۆت بەغیرەت دوژمنەکەتیان چاکرد بێ قیمەت پاشگەز بوونەوە لە تێکدانەکەت فیداکارت بم لە یادم نەکەیت تۆم لە یاد ناچێ باش بزانە زمناکۆم گشکات لەسەر زبانە شاخی زمناکۆ پشتیوانەکەم تۆ بووی ڕەونەقی دیوەخانەکەم چەند جار لەناو تۆ دەرکرام بۆ شار دوای هەر هاتمەوە بۆ لات بە ناچار ئەم جارەش ڕۆشتم وەک جاری جاران بێماڵ ئاوایی ڕۆشتم بۆ ئێران ئەوەش بزانە خەتای تۆ نەبوو خەتای منیشی هیچتیا نەبوو هیوان بینیوە کە لە ناو چووە هەزاری وەک من بە قوڕیا چووە خۆزگە یەک جاری تر بمدیتایە قەینا ئەو ساتە بشمردمایە شاخی زمناکۆ فیداکارت بم هەناو ئەو شاخە هەڵی سوڵاندمایە ئێستا لای هەندێک کەسان وەهایە شاخی زمناکۆ ناوی ساوایە نازانن جێگای باپیری منە جێگای دڵخۆشی بەخشیشی منە نازانن چەندە خۆشە زمناکۆ کە بەهەشتی سەرزەمینە خۆ ئیتر خوات لەگەڵ هەتایە زمناکۆم گشکات لە یادایە زۆر باشە با یەک پرسیار لەسەر شتێ لێ بکەم ببوورە کاک بەهادین شتێک سەرنجی ڕاکێشام لە ئێرە ئەڵێ چەمی بێپرد بووی لە ئاستی دوژمن یان لە حەستی دوژمن تۆ لێرە مەبەست چییە؟ مەبەستەکەم ئەوەیە گوندی زمناکۆ کە چەندین کەسی تایە بەغیرەت بووە حتای کەسی وای تیا بە بابڕنە و شەڕی کردووە لەگەڵ حکومەتی عێراقا گوندی زمناکۆ باسم کرد بۆ شوێنێکی جوگرافی و شاخاویە حکومەتی عێراق نەیتوانێت بە ئاسانی بۆی بگیرێت وەکو چەمێکی بێپرد بووە نەیتوانێت بەسەلا بپەڕێتەوە وەکو زمناکۆی چەندین گەنجی هەیە سپاس بەخۆی ئێستا خوێنەوارە دکتۆرمانی مامۆستامایە یەک دوانێکی شتمانەیە ئەندام پەرلەمانە سپاس بەخوا و کەسێکی ڕۆشنبیر و تێگەیشتون سپاس بەخوا. السلام عليكم. السلام عليكم. وعليكم السلام. چۆنیت؟ باشم. تۆ ناوت چییە؟ دروت؟ ئەوە خەویت؟ بۆچی هەڵساوی بەم زووە؟
ئەم سەوسەکێت نانهێش بخەویت بۆ نانهێشت شوێنی هێش بخەوی دوو باش بازم تۆ ناوچێ حەمزە ها حەمزە کاک حەمزە بژۆڵەکان و خۆڵی پێوە چییە مەسەلە هیچ کاک حەمزە ئەی تۆ چۆنە خۆ گۆڕیوە هیچ هەز نییە هەر بۆ خۆشی ها. باش تۆ ناوچی بوو فیدیاس ناوچیە فیدیاس فیدیاس بەناوی چۆ کراوی تۆ مامۆ مامۆ ئا باشە ناوکی خۆ پێ خۆشە بەڵێ باش ئەی تۆ ناوچێ ئەیوب کاگەی بچۆنی باشم سپاس باسی الحەمدلله جلی کوردی پێ خۆشە بەڵێ باشە پشتێنەکەشت ناکرێتەوە وەڵا شل بوو شل بووە خەت پێ ناڵێن کاکە ئاها پشتێنەکەت کاکە کراوەتەوە گەم ناکرێتەوە باشە باش بیبەستە ئەم خاتونەش ئەوە ئازانین ئافرین بۆ تۆ تۆ قسە بۆ کردین وا بوو بەڵێ تۆ کچێکی ئاخڵی ئافرین بۆ تۆ بەڵە خۆشەویستان من وەکو ڕۆژنامە نووسێکی جیهانی زۆر جار پێم خۆشە دەنگ و سەدام بگاتە دەرەوە بگاتە دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستان بەس لەبەرەوەی من کێشەی زمانم هەیە ینی ئەوەش بۆ خۆی گرفتێکە و بۆیە دەنگمان لە سنووری کوردستان دوور ناکەوێتەوە بەهەرحاڵ من ئەمڕۆ گەنجێکی بەهرەدارم دەستکەوتووە لە گوندی زمناکۆ ئەمەوێ ڕاستەکەی لە ڕێگایەوە قسەکانی من تەرجومەکە کاکە میر قسەکانی من بۆی بۆ بینەرانی غێری کوردستانیش بگوازینەوە تۆ شتانێک کە منێڵم بۆم تەرجومەکەەوە بۆم کەرەوە بە ئینگلیسی باشە زۆر باشە سوپاس دەکەم خۆشەویستان من خۆشحاڵم ڕۆژنامە نووسێکم لە هەرێمی کوردستان و سەردانی گوندەکانەکەم تۆم کە بە ئینگلیسی I'm happy that I go to other places that are towns. باش من زۆر حەزەکەم ینی ئەو بەرنمەی من لە دەرەوەی هەرێمی کوردستانیش ببینرێ بۆی هەر لە چوارچەوەی هەرێمی کوردستانە بینەران نەیبینن I'd really love everybody to watch this show. باشە گوندەکانی هەرێمی کوردستان زۆر خۆشن حەزەکەم ئێوەش لە دەرەوەی هەرێمی کوردستان گوندەکانی ئێمە ببینن Towns of Kurdistan are really good. I hope all of you guys are out of Kurdistan, come to Kurdistan and see them. من دڵنیام لەوەی کە ئێوە حەزەکەن کوردستان ببینن بە تایبەتی بابەتە کۆمەڵایەتەکان کە ئێمە هەمومان خزمی یەکین و یەکترمان خۆشە بێ I think you guys all want to see Kurdistan and about the geography and all the places are so beautiful. من دڵنیاشم لەوەی کە ئێوە دیمەنی کوردستان خۆشحاڵتانەکەوە لە دەرەوە زۆر چاوەڕێەکەن کە دیمەنە جوانەکانی کوردستان ببینن I think I know you guys love Kurdistan and all of you guys want to come to Kurdistan and it's really cool. زۆر باشە بابزانم تۆ چۆن ئەم ئینگلیزیە فێر بووی والله بموبايل 4 ساڵی لە ڕێگای مۆبایلەوە لە گوێ لە چی گرتووە لە یوتیوب باشە هەر بەبێ هەر سێ ڤیدیۆ ئاسایم کردومان ئاکەم زانیوە نازانم زۆر باشە ئەی خۆت لە دەرەوە نەژیاوی لە ئەوروپا نەبووی با لە ئەوروپا فێر نەبووم لە ئەوروپا فەر نەبووی تۆ چوتە چ وڵاتێک چون بۆ ئەوروپا لە 4 ساڵی چون بۆ ئەوروپا و 8 ساڵ بم هاتمەوە تۆ لە چ وڵاتێک ژیاوی لە ئەڵمانیا باشە تۆ ئەڵمانیا زانی هەر یان ئینگلیزیە زانی وەڵا ئەڵمانی زانیە بەس دەبیرم چێتەوە لەبیرت چۆتەوە دەمێکە ئەی ئێستا لێرە لە مەکتەبی باڵێ باشە لە چەندی 5 باشە تۆ ئەتوانی دیسان بە ئینگلیزی پێم بڵیت ئەڵمانیا ببوورە من کە تۆم بەجێهێشت کوردستان لە ئێوە خۆشترە I'm sorry Germany I left you guys but Kurdistan is really cool. بۆ ئێستا لێرە زۆر ئاسوودەم حەزەکەم لە گوندەکەی خۆما بژیم I really love this town and I don't want to go back. Thank you very much.
بەڵە خۆشەویستان داوا لێبوردن لە ئێوەی خۆشەویست دەکەین ڕاستەکەی کەشوهەوا ئەمڕۆ بەهۆی ئەم خۆڵبارینەوە ینی دەتوانین بڵێن ڕێگرێکی زۆر بوو لە بەردەم جوانی هەم گوندەکەم دەرکەوتنی جوانیەکانی لە ڕێگای کامێراکانەوە داوا لێبوردنتانە لەکەین لەوەی کە ئەگەر شتێکی ئەوتۆمان پیشان نەدابن یاخود جوانی گوندی زیمناکۆمان نەتوانی بێ وەکو خۆی بۆ ئێوە دەرخست بێ بۆیە بەم شێوەیە لە گوندی زمناکۆ و لە ناو عشرەتی شەمێران ماڵاوایتان لەکەین تاکو بە یەگەشتنەوەیەکی دیکە و شوێنێکی دیکە لە کوردستان هەمووتان بەخوای گەورە سپێرین خواتان لەگەڵ